لەسەر سەردانەکەی ئەحمەد شەرع سەرۆکی سووریا بۆ رووسیا و کۆبوونەوەی لەگەڵ پوتن و ئامانجەکانی لەگەڵ میوانمان ئیڤان بۆچیرۆڤ شارەزای کاروباری رووسیا و بەڕێوەبەری پرۆگرام لە ئەنجومەنی پەیوەندیە نێودوڵەتەکان لە رووسیا گفتوگۆی زیاترەکەین. بەیانیتان باش بەڕێز. پێش هەموو شتێک ئەحمەد شەرع ئەیەوێ چی لە مۆسکۆ بەدەستبێنێ؟ سەردانەکەی چی لە پشتە؟ دەستپێکدا بە ئەمەژە بۆ بدەم کە ئەوەی کە بەڕێز شەرع دەوێت لە مۆسکۆ بەدەستی بهێنێت ئەوەیە دەوێت مۆسکۆ هاریکار بێت لە دڵنیاییدان لە ئاسایشی سووریا. دەزانین کە دۆخەکە لە سووریا زۆر لە سەقامگیریەوە دوورە و شەرعیش هەوڵ دەدات بۆ ئەوەی لایەنە جیاوازەکان لە بەرچاو بگرێت و داوای هاوکاریان لێ بکات. ئێمە پامی زۆرمان پێگەیشتووە، دەزانین کە ئەو لەگەڵ ئەمریکاش لەسەر هێڵە داوای لێکردوون بۆ ئەوەی لە دیمەشق هێزەکانیان بهێڵنەوە هاریکار بن. دەزانین کە رووسیاش دوو بنکەی سەربازی لە سووریا هەیە و بۆەوەشی ئەحمەد شەرع کە بێ بەدەستی بخات لە مۆسکۆ و رووسیا ئەوەیە کە سنوورەکانی باشووریان لە سووریا بۆ پارێزێت لەو ناوچانە کە مەترسیدارن لەو ئەگەر ڕێگە بدەن بڵێم ئیسرائیل بزاوتی زۆرە و هاریکاری کۆمەڵگەی دروستەکان دەکات و مۆسکۆ دەتوانێت جۆرە چەترێک بێت بۆ پاراستنی ئاسایشی ئەو ناوچەیە. دوم شتیش پێم وایە کە شەرع بێوێت بەدی بهێنێت لە ڕووی هاریکاری ئابوووریەوەیە بۆ ئەوەی پاڵپشت بێت بۆ ئاسایشی وڵاتەکە. سووریا بەبایەخەوە لەو لایەنانە دەڕوانێت، لایەنە جیاوازەکان رووسیا بێت، مۆسکۆ بێت، وڵاتانی دیکە بێت. باشە بەڕێز ئیڤان، بەڵام ئەم سەردانی ئەحمەد شەرع بۆ مۆسکۆ لە کاتێکایە کە رووسیا لە سووریا دەکشێتەوە، چی لەوە ئەخوێننەوە؟ پێم وایە دوو جۆرە پرۆسی جیاوازە چونکە بۆ رووسیا ئەو بنکانەی کە هەن لە زۆر گرنگی بەتابەت لە ناوچەکانی دیکە ئەگەر بەراوردە بکەین بە قامشلی رووسیا لە ڕووی نەریتیەوە پاڵپشتی دەکات کە سووریاکی یەکگرتوو هەبێت و سەروەری خۆی هەبێت. بۆیە زۆر لۆژیکە و ڕێی تێدەچێت هەلومەرجی نوێ لە نێوان ئەو دوو وڵاتە لە بەرچاو بگیرێن بۆ ئەوەی بزاوت سەربازەکان و ئەمنیەکان لە باکوور ڕۆژهەڵاتیش لە بەرچاو بگیرێن. بەڵێ لە پرسیاری پێشووترم ئاماژەت بۆ کرد لە وەڵامەکەی کە ئەحمەد شەرع پەیوەندێکی باشی لەگەڵ ئەمریکا هەیە. باشە ئەتوانێت هاوسەنگی لە نێوان واشنگتن و مۆسکۆ ڕاگرێ؟ نەک لەگەڵ واشنگتن، بەڵکو ئەو توانەوێتی هاوسەنگی لە نێوان سعودیا وڵاتانی دیکەش ڕابگرێت کە ئەو سەردانی کردوون لە سەردەمی بەشار ئەسەد بۆ شێوێن نەبوو. لەمان کات لەگەڵ تورکیا، قەتار، ئیمارات توانیوێتی هاوسەنگی ڕابگرێت وێ ڕای چەند وڵاتێکی دیکە ئەو دەیەوێت سەرچاوەکانی لە کاروباری دەرەوە فرەلایەن بن بۆ ئەوی بەسەر قەیرانەکان ساڵ بێت. باش ڕێزیڤان، هەڵوێستی بەرپرسانی رووسیا بەرامبەر ئەم هێرشانەی سوپای عەرەبی سووریا کە بۆ سەر کوردانی ڕۆژاوای کات چییە؟
Let me say that that's not one of the ئەمە main ئەو points بابەتە یەکێک in لە خاڵە Russian گرنگەکان نابێت لە political رووسیا agenda, but لە ئەجندای سیاسی رووسیا بەڵام رووسیا بە support نەریتی دیپلۆماسی خۆی دەوێت سیستەمێکی لە خۆگر و گشتگیر لە سووریا هەبێت بەرژەوەندی کوردەکان و دروز و حەلەویەکان و مەسیحەکان لە بەرچاو بگرێت بۆیە پێم وایە ئێمە ناتوانین زانیاری فەرمیمان دەست بکەوێت لەسەر ئەو پرسە هەلو مەرجەکان چۆن دەبنەوەی کە تاوتوێ دەکرێت بەڵام ئیمڕۆ ئەوەی کە زیاتر تاوتوێ بکرێت پرسی دیت. باشە بەڕێزیوان سووریا داوای بەشار ئەسەدی کردووە چاوەڕێەوە ئەکرێت کە رووسیا بەشار ئەسەد ڕادستی سووریا بکە. دڵنیا نیم چونکە ئەگەر رووسیا ئەو کارە بکات و ڕادستیان بکات هیچ لایەنێک متمانە بە رووسیا ناکات لەلایەن لە نێوان سەرکردە سیاسی نێودەوڵەتەکان ئەمە خاڵێکی سوور دەبێت پێم وایە دەبێت هەندێک هۆکاری زۆر لۆژیکی هەبن بۆی ڕادست بکرێت. ئیڤان بۆچیرۆف شارەزای کاروباری رووسیا و بەڕێبەری پرۆگرام لە ئەنجومەنی پەیوەندی نێودەوڵەتەکانی رووسیا میوانی کوردستان 24 بووی سوپاس بۆ ئامادەبوونت.